سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر ئەم جارە بە دوواداچوون لەسەر هەنگاوەکانی دروستکردنی بەنداوەکان لە نێو هەرێمی کوردستان دەکەین. ئێستا هاتوومەتە بەنداوی گۆمەسپان کە ماوەیەک بەر لە ئێستا بەرنامەم لەسەر ئەو بەنداوە کردبوو. دواترش دەسمە چەند بەنداوێکی دیکە دەمەوێت بزانم هەنگاوەکانی دروستکردنی ئەو بەنداوە بە کوێ گەیشتووە. خۆتان دەزانن ینی ئێستا کێشەی کەمی ئاو گڵدانەوەی ئاو لە تورکیا لە ئێران کێشەیەکی گەورەی بۆ عێراق دروست کردووە. هەرچەندە هەرێمی کوردستانش خاوەنی چەند سەرچاوەیەکی ڕووبار و کانیە، بەڵام دروستکردنی ئەو بەنداوانە گۆڕانکاریەکی یەکجار گەورە دروست دەکات. با بزانین ئەو بەنداوانەی کە دروست دەکرێن لە داهاتوشدا بە تەواوەتی دروست دەکرێن، هەندێکیان تەواو بوون، هەندێک ئێستا کاری تێدا دەکرێت و لە داهاتوو دروست دەکرێن. هەنگاوەکان بەکوێ گەیشتون لەگەڵمان. ئێستا بەرەو سەر پرۆژەکە دێم ناو پرۆژەکە وەک دەبینن کۆمەڵە کرێکار کاری تێدا دەکات، شۆفێرانە دیارە ینی هەرچەندە بەرەو ئێوارەش دەچین، بەس هەست دەکەم ئێستا گەرم و گوڕی ئیشەکە لە ئێستاە. پرسیاری ئەوم کرد کامە ئەندازیار لێرە سەرپەرشتی پرۆژەکە دەکا، گوتیان کاک فەرەیدونە. کاک فەرەیدون ماندوو نەبێت، سڵاوتان لێبێت. چۆنی کاک فەرەیدون؟ باشیت؟ ئێوارەیە ئێوە ئیش دەکەن، مەسەلە چی ئەمە؟ بەرنامەی ئیشکردنمان ئێستا لە دوای عەسر و پاش سەعات 4 دەست پێ دەکات لەبەر کەش و هەوایەکەی گونجاوترە لە بۆ RCC. لە بۆ بەنداو دەبێت فێنک بێ؟ بەڕێ بە پێ وەرزەکان دەگۆڕێنە. ئەندە کاتێ شەوان ناتوانیش بکەین لە مانجی یەک و دوو بەهۆی نزمبوونەوەی پلەی گەرمە. لە ئێستادا بە ڕۆژ گەرمە و لەو کاتانەوە دەست پێ دەکەن تاوەکو بەرەبەیان. کەوایە کەشەوە زۆر گرینگە. زۆر بەری نابی هەموو کاتە کار بکەن. نەخێر نەخێر بە گوێرەی ساعت چەند کار دەکەن؟ تاوەکو بەرەبەیان تاوەکو نزیکەی سەعات 3-4 بەردەوامن کار دەکەن. 3-4 بەرەبەری بەردەوامە بۆ RCC-ەکەی کەشەکە ئەوها گونجاوترە باشتر. چەند مەتر بەرز بۆ؟ ئێستا نزیکەی 23-24 مەتر بەرز بووینەوە لە کات 24 مەتر بەرێ بەرز بووینەوە. بەخۆی دەبێت چەند بەرز بێت؟ 7 مەتر. 7 مەتر. هەتا چەندمان ماوە ئەو؟ بەرێ نزیکەی ئەو بێنجمارکەی لێدانراوە ئەو بۆریە سپیدامان نایە 8 مەتر لە نزیک ئەو بێرمەی دروست کراوە. 7 مەتر تێی دەمینێت. بەرێ لە شانی لای چەپەوەیە لەو شانەش ئەو نزیک زادەکەیە ئەو ئۆفیسەی لێوێدانراوە لەگەڵ زادە ڕاست دەبێت. لەگەڵ زادەکە ڕاست دەبیتەوە تاوەکو ئەو مستەوایە ئەو کاتێکە بەنداوەکە پڕ ئاو دەبی هەتا هێندەر ئاوی دەکەێت. باشە کاک فەرەیدون بە قوربان. بەش یارە زۆری بەنداوەکان لە عێراق تەنانەت لە هەرێمی کوردستانیش خەڵکی بیانی کاری تێدا کردووە. ئێستا ئێوە خەڵکی خۆمانە زیاتر بەکار دەهێنن، وانە کرێکاری خۆمانن، خۆشتان ئەندازیار وانە. بەس پێم بڵێ چ گەرەنتی هەیە ئەمە کارێکی باش بێ؟ ئێستاوە دەبینیم ئەوە چیەوەی بێدینگ میکساوە بە ئەوەی خۆمان شەربەتی پێ دەرێن بێدینگ میکسەکە ئەوە ئێستا چەندپان هەیە ئێستا لێرە ئەو لۆ ئەوێن دەبێت. ئێستا ئەمە لە بناغی بەنداوەکە کە دەستمان پێ کرد 65 مەتر بوون لەو مەرحەلەی 20 مەتر کە بەرز بووینەوە لە هەردوو لایە کە بەنداوەکە دەگەڕێتەوە 45 مەترین لەسەر سەرۆ دەبێتەوە 10 مەتر. کاکەڵمەت ئەندازیاری وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستانە، نوێنەری وەزارەتە. لێرە تۆ نوێنەری حکوومەت؟ بەڵێ بەڕێبەراتی گشتی بەنداوەکان بە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو زۆر باشە. لە سەرەتادا گوتت کامەران پێشتر قسەمان کرد گوتمان بە 18 مانگ پرۆژەکە تەواو دەبێت. ئێستا دەپرسی دەڵێی تەواو نەبوو. باشە هۆکارەکە چی بوو ینی تەواو نەبووە؟ سپەرەتا بەخێر بێ کاکەمە دووبارە بەخێر بێەوە. بەڵێ ئێمە 18 مانگماندا نابوو وتمان ناگاتێت 2 ساڵی ئینشاءالله. ئێستا 18 مانگەکەمان بەشێکی ماوە. کاکەمەران ئەوە وەکو سەرپەرشتیاری پرۆژە کۆمپانیاش وەکو جێبەجەکار ئەوەندەی گرنگی بە کوالیتی دەدەین، ئەوەندە زەمە لە مەسلە پێش لەمەوە مهم نییە. کوالیتەکە زۆر مهمە. ئەمە نامانەوێت لە ستاندارد و معایرە دنیا و دەوڵەتەکان دەرنەچووینە بە هیچ شێوەیەک. کاکەمەرە ئێستا دەبینی شەفتی ئێواران لاشەی بەنداو دەکەین هۆکار ئەوەیە مواصفات پێمان دەڵێ نابێت لە دەرەجە حرارەی 25 زیاتر RCC بکرێت.
بێ مە خسمانە شەو لە مادیبوونی خۆمان گرتەوە لە پێناو کوالیتی دەبێ بە پێی ستانداردی نێودەوڵەتی بی ئەو کار دوکردنەکانش بەشێک کاکەمەران هەر ئەو ئینگریجدانەی بۆ کوالیتی باشە بۆ نمونە ئێستا ئێمە سێ مانگ زستان ئیشمان نەکرد بۆ چونکە ستاندەر ڕێمان پێ نادە لەژێر دەرەت یعنی مۆزۆ مەسەلە پارە نەبوو مەسەلە بەشێکی کەمی بووە نەخێر زیاتر کوالیتی کوالیتەکە بووە کوالیتەکە بەڵێ زۆر باشەوە زۆر گرنگە بەرەو سەبر بڕۆین پێم بڵێ کاکە هەڵمەت سەبارەت بە گڵدانەوەی ئاوەکە ئەم ساڵ بارانێکی زۆر باری کێشەی لە بۆ کوالیتەکە دروست کرد یاخودنا خۆشبەختانە ئەوە دڵخۆشێکی زۆر بوو بە ئێمە ئەو بارانە زۆرەکەتە لە ماوەی 24 ساعت نزیکەی 16 میلیۆن متر سێجا ئامان بۆ هات ئەمە ڕێژەیەکی گەلێک زۆرە دڵنیاییمان دادەکە بەنداوەکەمان پڕ دەبێ هیچ کێشە لە لاشەی بەنداوەکە نەبوو ئەوەندە کە دروستمان کردبوو یعنی وەکو تێستێک بوو ئێمە بەڕاستی زۆر دڵمان پێخۆش بۆ بارانە بەڵام ئەو کارەکەی کۆنەکردنەوەی ئاوەکەش دیارە ڕێمان لە ئیشی لێ دەگری ڕێگاکان دەگیرێتە بۆیە نەمانتوانی ئاو بکەینەوە ئەگەنە ڕێژەیەکی باش ناخەوە باش ینی تەوەقۆ دەکەن بە ساڵێکی ئەو ناوچەیە پڕ ئاو ببێت بە ساڵێک نەخێر کاکەمەران چونکە ئەمە ڕێژەکەی ئاوەکەی ئەگە بارانەکە زۆروی بە 2 ساڵی پڕ دەبێت بە 2 ساڵ پێ زیاتایی داهرۆلۆجیکە کۆکراوەتەوە دیراسی لەسەکراوە ئەو ئەگە باران وەکو بارانی ساڵان بێ بە 2 ساڵ ئینشاڵڵا پڕ دەبێت باشە سەبارەت بە تەواوکردنی پرۆژەکە سەقفێکتان دیاری کردووە کاکەمەران ئێمە بەنداو دروست دەکەین بەنداو جیایە لە بیاڵەخانەیە کە دیزاینێکی بێ لە سەرەتایی بۆ کراوە بەستە دیزانە دڕۆ تا کۆتای پرۆژەکە تا دەبێت ئێمە لە ناو ئیشێ هەندێک ئینڤستیشنێک ئێمە ئیش لەگەڵ 50 متر ژێر ئەرزەکەین جاربێک کیفیتێکرد بە دروست دەبێت دووبارە دیزاینەکە دەکەوێت تا ئێستا ئێمە دیزاینەر لەگەڵمانە زۆربەی زار دیزاینەکەین ئەپدەیت دەکەینەوە بۆیە سەقفی زەمەنی وەکو سەقفی زەمەنی دیار نییە بەڵام وەکو ئێستا گەرەوها ئیش بکەین بەو بەرنامە ئێستا هەمانە هیچ شکمانێتە سەر پێش یعنی تەسەوڕ دەکەم لە ماوەی 2024 ئینشاءڵڵا 2024 کۆتایی پێدە ئینشاءڵڵا توانین دەست بە گڵانەی 2024 ئینشاءڵڵا ئەو زارە ئینشاءڵڵا گە مشکیلە نەبێت هیچ مشکلێک نییە بەدڵ نەیە مادەم بەنداو ئێمە دەبێت دایمەن برین ئینشاءڵڵا گەر کێشەکمان دەسەڕێت پێم باش و لەگەڵ چەند کرێکارێک و شۆفێرێکیش قسە بکەم کاکی برا ماندوو نەبی چۆنی باشی لەکەیەکەوە دەست بەکار بوون وڵی لە مێژە دەست بەکار لەمێژە لێرە هیچ دەکەین شەوانیش دەکەی شەوانیش دەکەم خۆشەیە ناخۆشە خۆشە شەوان باشە باشە خەلچێن دەرێ خەلکی هەنارێمە هەنارە بەڵێ یانی هەر ئەو دەوروبەرەی ئێو دەوروبەرێمە هەستت چۆن ئێستا و بەنداوێک لەو ناوچەیە زۆر خۆشە هەستم ئارێوەڵا پێت باشە پێ دێتن ئەدیکو ئاو ئەوانەی لێرە هیچ دەکەن خەلچێن دەرێنە وڵی ئێو دەوروبەرینە ئی هەولێرێنە ئەو گوندانە دەوروشتێنە منتیقەینە بەری ئارێوەڵا حەز دەکەی زوو تەواو بێ و بەنداوە زۆریش کرێکاری لێرە تۆ فۆرمانی ئارسی یعنی سەرپەرشی کرێکارەکان بەڵێ چۆن دەڕوای ئیشەکە زۆر باش دەڕواتن پێشترشت کردووە لە بەنداو نانەخیر یەکەم جارمە یەکەم جارە یەکەم جارە لەو سەدەی ئیش دەکەم لە شەکە سەدە کو دەڕوە ئێستا زۆر باش ئەوە چیەوە ئێستا ومەوە ماوادی ئارسیسیە ICC ئارسیسی یەکەم جارە RCC ئارسیسی ئەوە بۆ بەنداو بەکاردێن بۆ بەنداو یەکەم جارە لە کوردستان و لە عێراق بەو ماوادا ئیش دەکەن زۆر باش خەڵکی ئەو ناوچەی بڵێ ئێستا چی بەسەراتی ئەو ناوچەیە ئەو ناوچەیە ئەوەی کە ئەو خاکانێکە لە پێشیتی وەکو دەغرودانوشن ناچی دێتن لە بە ئەو سەدەی ئەو حاردانەشی کە پێشترێکە لە ئێستا ئەوەی بوونە هیچ فەلاعەتێکی لەسەر ناکرێت خەڵکەکە دڵی خۆشە زۆر دڵی خۆشە خەڵکەکە حەز دەکات بەڵێ حەز دەکات بە دروستکردنی ئەو سەدەی چووکە سوود بە هەموو منتیقەکە دەگەێنێت ئەدی ئارچی بەسەراتێ سەرەکەی گران بووە وڵای گران بووە گران بووە بەڵێ گران بووە لەبەرەو بەنداوە جێیەکی گەشتیاریش لەبەرەو لەبەرەو بەنداوە بەڵێ یعنی ئەوەی خەڵکی ئەو گوندەیە ئارد نافرۆشی ئەگەر بفرۆشێ گران دەبێت گران دەفرۆشیتن بۆ خۆت خەڵکی ئێرەی بەڵێ کارەکان باش دەڕوە زۆر باش بەدڵتە دڵخۆشی لەوەی بەشداری لە پرۆژەیەکی گەورە دەکەی کە بۆ مێژوو دەمینێت بەڵێ بۆ مێژوو ئەمە بۆ مێژوو کار دەکەین لێرانەوە بۆ مێژوش دەمینێتەوە بۆیە دڵخۆشی تقریبا من ئێستا لەسەر لاشەی بەنداوەکەم کە درێژایی سەرەوەی بەنداوەکە سەرڕووی بەنداوەکە لەسەر سەرەوە 512 متر لە ژێرەوە 7 متر سەرەوە 10 متر دەبینێ ئەو شوێنێک کە ئێستا من لی وەستاوم ئەوە ئۆفیسی ئەو کۆمپانیایەیە کە
سەرپەرشتی جێبەجێکردنی پرۆژەکە دەکات کاک عەبدوڵڵا گەردێش سەرپەرشتیاری پرۆژەکە و کۆمپانیاکەشە. کاک عەبدوڵڵا سڵاو دەبێ. سڵاتان لێبێ بەخێر من سەرچاو ئێوارەتان باش. زۆر سوپاس. دەزانی ئێرە شوێنەکەی یەکجار خۆشە. بەدڵنیایە زۆر. یعنی ئەگەر تەواو بێت ئێرە هەموو دەبێتە ئاو. هەر هەمووی دەبێتە ئاو یەک بەڵێ یەک پارچە دەبێت ئاو. ئەوەندەی کە کامێرە حکوم بکە دەتوانی ئاماژەی پێ بدەی دەگاتە چێن. بەڵێ ئەو دوای تەوابوونی بەنداوەکە 97 ملیۆن مەتر مکعب ئاوی دەگری زیاتر لە 2 کیلۆمەتر و نیو بە ئاراستەی بەنداوەکە دەکشێتەوە نزیکەی 5 کیلۆمەتریش بە درێژی بەنداوەکەی دەبێت 2500 5 کیلۆمەتر پارێژی درێژی بەنداوەکەی 2 نیو پانایی بەنداوەکەیە ینی ئاوەکە بڵێ ئەوەندە ڕووبەری ئەرزەکەی دادەپۆشێ باشە بڵێ لە سەدا چەندتان تەواو کردو نزیکەی 150 ئێستاوە دەبینین ئێوارەیە لە ساعت 4ەوە ساعت 3ەوە بۆ هەتا بەیانی هیچ دەکەین ئێستا کار لە پرۆژەکە شەو ڕۆژ کار دەکەین بەڕۆژ کاری خاوێنکردنەوە و کارەکانی تر دەکەن و بە شەویش کۆنکریت دەکەین تا ئەو گرفتانەی کە لە ڕووی مادیەوە لە کوردستان دروست بووە کاریگەری نەکردوتە کاریگەرێکی کەمی کردووە بەڵام بە ئومێدیەوەین بەرەو باشتر بڕوە لە بەرەوەی بەرەو باشتر دەڕوە بۆمەش بەو دەرەجەی نییە دڵنیام لە داهاتی زۆر نزیک بە حکوومەتی هەرێمی کوردستان ئومێدیش زۆرمان بە حکوومەتی هەرێمی کوردستانە لە زووترین کاتدا لە بەرەوەی پاڵپشتی جنابی سەرۆک حکوومەت بۆ پرۆژەکەی و زوو تاواکردنی پرۆژەکەی ئەو ئاگادارە بەڵێ ئاگاداری وردەکاری پرۆژەکەشە لە ڕێی داوا دەکە زووتەوە بەڵێ زۆر داوا دەکا و ئیتر لە ڕێی نووسنگی خۆی بەردەوام چاودێری پرۆژەکەی دەکات ئیتر زۆر بەلایەوە گرنگە پرۆژەکە زوو تاوا بێ باشە وەکو کاک عەبدوڵڵا باسی لێوە کرد ڕووبەرێکی زۆر ئاو دای دەپۆشێ لێرە چەند گوندێکەیە پێشتر ئێمە بە دووادا چوونمان کرد نزیکەی هەفت گوند ئاقاری گوندەکان دەکەونە ژێراو جا گرفتی ئێمە لە پرۆژەکە ئەوەیە کاک کامەران ئەو تەعویزی ینی قەرەبووی زەوی گوندەکان هەتا ئێستا تاخیر وە یەک لە گیرفتانەوە لێرە لەو بەرنامەی جەناب داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زووترین کات قەرەبووی ئەو خەڵکی بکاتەوە بۆ ئەوەی ئەوانیش دڵنیابن لەوەی کە مافیان پارێزراو دەبێت کەی تەواو دەبێ پرۆژەکە بەڵێ کەمتر لە ساڵێک کەمتر لە ساڵ بەڵێ هاتوومەتە بەنداوێکی دیکە کە لەسەر بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە ئەوش چێ دەرەیە بەنداوی خنس ئەم بەنداوە دەکەوێتە سنووری پارێزگای دۆک بەڕێزانم حەز دەکەم سەرستان ڕابکێشم یعنی هەر بەنداوێک چیرۆکێکی تایبەتمەندیەکی هەیە سروشتەکەی جیاوازیەکی هەیە ئەوەی لێرە هەیە ئەوەی لێرە دەبیندرێ ئاوەکی یەکجار سازگار ئاوی کانی ئاوێک کە لە نێو زەویەوە هەڵدەخوڵێ ئاوێک لە ڕێی باران ئەو ڕێژە بارانەی کە ئەم ساڵباریوە بە بەراورد لەگەڵ ئەو بەنداوەی لێرە دروست کراوە ینی دوو قات لە خۆی زیاترە ئەوەندە ئاوەی ئێستا گڵدراوەتەوە ئەوە توانای بەنداوەکەیە بەڵام دوو بەقەدر بەنداوەکە و ئاوە نازدارە ئاوە ئاوە ماشەڵڵای لێبی یعنی یەکجار ئاوێکی سازگارە دوو قات بەرامبەر بەخۆی ئاوی لێ ڕۆیشتووە باشە بزانین بەنداوی خنس کاک عەبدولقادر ئەندازیاری ئەو پرۆژەیە بووە سەرپەرشتی کردی بزانی ئەم بەنداوە کەی دەستی پێکرد کەی کۆتایی پێات کاک عەبدولقادر یاخوا بەخێر هاتن سەرچاوام پرۆژێ بەنداوی خەنس 2010 دەست پێکرد بوو هەتا 2014 تقریبا 4 ساڵەدا هەفتەی سەدی لە پرۆژە تەواو بوو لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆژمەی 9 ملیار و 218 میلیۆن بەڵام دوای قەیرانی دارایی ئەو بەنداوە زیاتر لە 6 ساڵ وەستا بوو لە کابینەی نۆ بە خۆشحالیەوە پارە تەرخان کرا
بۆ تەواوکردنی پرۆژە. ئەوە ئێستا ئاوی زیادەیە دەڕوە بەێ لێرە بڕی چەند ئاو لە خۆ دەگرێت ینی ئەوەی ئەمن کە باسم کرد و زانیاریم پێشتر لێوە وەرگێت باستانەوە کردو بەقەد ئەوەی کە ئێستا ئاو گڵدراوەتەوە ئاو دەڕوە و ئاوە نازدارە بەێ ئەوە ڕووباری گوملە ڕووباری گومل واردی سەنەوی لێرەوە تێدەپەڕی تقریبان 23 ملیۆن متر سێجایە گلدانەوەی ئەم پرۆژە لە ماکسیمم وتەر لیڤلی بەنداوی لە نۆرمەل وتر لیڤەڵەکە تقریبا 7 ملیۆنە یعنی دوو ئەوەندەی 7 ملیۆن تێپەر دەبیت یعنی بە تەسەور بکە ئەو بارانی ئەخیرێ 8 ملیم هات بوو لە زاویتە تقریبا 40% لە زاویتە بمەدێت و تقریبا منطقەی ئەتروش ئەوانی تری 600 دێت کاتمنتێریای بەنداوەکە 530 کیلومتر دووجایە بۆیە ئەو 23 ملیۆنە دێت خلالی شەو ڕۆژێک تەسەور بکە 8 ملیۆن تێپەڕی 8 ملیۆن لەوێرە بە فیڕۆچوو کاک عەبدولقادر لەگەڵ برادەران لێرە باسییان لە بابەتێکی گرنگ کرد حەزم کرد سەرنجان موری بۆ ڕاج بکێشم هەرچەندە لە مووسڵ ئاو هەیە بەڵام لە دێر زەمانەوە ئەو ئاوە چونکە ئەوەندە سازگار و خۆش و بە چێژ بووە بە سوود بووە بۆ تەندروستیش باش بووە لە مووسڵەوە هاتوون لێرە لەو ڕووبارە لەو شوێنە ئاو ببن بۆ دڵدانەوەی ئەو ئاوە یەکجار گرنگە ئێستا دەچینە لای بەرپرسانی دیکەی ئەم بەنداوە بزانین سوودەکان بە شێوەکی گشتی دوای دروستکردنی بەنداوەکە بە چ شێوەیە بوو. بابزانین لەگەڵ کاک فەرهاد قسە دەکەین کاک فەرهاد کە بەڕێوەبەری بەنداوی دۆهۆکە و سەرپەرشتیاری ئەم شوێنەشە تاوەکو ئێستا بابزانین سوودەکانی ئەو بەنداوە چییە کە ئێستا ئاوەکەی خۆمانەیە بە سروش دروست بووە تا ئێستا سوودمان وەرگرتووە یاخودنا تأكيد إيكشوان بلانت كو حكومة هرما كردستان خود جناب سروك حكومة سرپرشتيت كاد برهنگاربون هشكا سالية تأكيد جي برهنگاربون هشكا سالية گلك پنگاف بدون إيكشوان جي درست كرنا بنداف بو الكابينت پشتر ما گلك بنداف هبون كو نيفروما بون براستي جي لورا دم دست كاربون سيز بريار هاتدان كو همي او بنداف نيفروما بين تمام كرن السنور بارزگاه دهو که مسه بنداف هنب نيفروما بون او جي بنداف خنسه القضا شيخ بنداوا صبنايا القضاء أميدية وبنداوا قالي بنداوا القضاء سملة ما أكثر بحرس بنداف بلندرت وجازي كرنو بوي هندك ودست بكار كان البنداوا خنص دست بكار كرت مواقع كو سالك وتشتكى داف بنداوا بدماهي كات بار سال ما كل سري ورزة كو جه كرنا آوي بو آوي بنداوا دست بكو جه كرنا آوي بو تهمان دمجي دا أما كو ريفبريا بنداوا بارزگاه دو که ما دست بهندك كو بلانه که بداني دم آف بنداوا بدماهي كت چه مفاجئ اگر هم باسی قضا شیخان بکین با آوا و خارنیل سنتر قضا شیخان 40,000 کس آکنجی دادانه شوان 40,000 کسا جدر وای آوا و خارنیل سر 38 بیر جر عرده کو ایکش پلانت میت حکومت هرما کردستان او کو ام بشین اف آوا جر عرد بپارزین نهلین استفاده کوای لناوچی شیخان دبر شیخان او دبیت سرچاوی کی اوی خواردنو بو او تاکید اگر پروژه که پریکوپیک کو نو که پلان همیت دین دانان ام چین آوا بنداوا خنس بو ماوی 6 هیوا تایبەتی جید بشین ورزه هاوینه دا آوا خارنه با قضا شیخان دا بیکین اول هر چوار ورس او من دبی 100% چونکو بنداوا خنس بنداوا کا بچیکه الهمبر او دهات آوه اویت السر بنداوا کو سالانه نزدیک 23 میلیون متر سجایت آوت نسر تنه ما بنداوا درست کریه کو 7 میلیون متر سجایت آوتن ما وکو حکومت دو پلان دی هنه کو دو بنداوا دی ماستر پلان دانه ضمن او پلان استراتژی و هات دانان بو كوتاي نه بروجه نخير دو بنداوي تر هنا تصميمك توانجيت حاضرا السري بنداوي ام بجني صدو تنظيميا نكو بهنا دروس كرن بوي هندي كو دهاتك انا يجاوك بفيرو بالشد برزانم سيد كان انت مش عايز سروشتك بكن برادران كاكا كاميا كاكا جبرائيل او سروشتك جوانا دمي بيخنا برتساوي بينرا او شوێنە سەرڕای ئەوەی کە بەنداوێکی جوان ئاوێکی جوان لێرە کۆ دەکرێتەوە سروشتێکی یەکجار جوانە یعنی بۆ کەرتی گەشتیاریش ئێمە کە لە ڕێگاتین بینیمان ژمارەێک لە خێزانی عەرەب لێرە دیار بوو لێرە بوون
بابزین کاک فەرهاد بۆ کەرتی گەشتیاری چی دەکەن کاک فەرهادێەوە؟ طبعا ما سر داخوازا سروک حکومت پلانک گشتیاری یا توکمه دهتا دانان بو خنس چونکو خنس بخوشی شروع شینواری و ایکش کونترین جهن شینواری الهرم کردستان و العراق همیه پلانک تیتا دارشتن بو هنده کل هر دو لاید بندا و ام بشن شروع گشتیاری و چکرنا مطعم دابید رستوران دابید جهت یعنی و حواندن بید بو هنده کو خلق بیتن گشتیاری سردانا ویر بکتن تأکید پلانک باش هيا بۆ کەرتی گەشتیاری بۆ کەرتی بەڵام گەشتیاری. دوای تەواوکردنی ڕێگاکە بله اما براستی که شک من هيا ام همی جرات بجین تمام کرنا بنداوا تنی کافینینه پشتی بندافتینه تمام کرن بردوام ما پیوستی بودجه بوی هنده کو صیانه و تشغیل اوی بنداوان کین اوی هاتینه تمام کرن و اداره کا باش بکین یکیش کشید نو کم توش بوی پراستیل بنداوا خنس نبونا ریکه حکومت هرم کردستان ودیت نکریه بوی هنده بشن ریکه که بین سر بنداوی لو راجی هم مستمر داخازش جناب سروک حکومت و همی هرم کردستان کین کو هر بنداو کا دست بکین بنداو نو کی بینایت کیه کو بودجه کی بهلین اگر چند سالا جی بمینیتن بنداو دویت هکو دست بکین تمام کین حتی کاری وب دو ماهیک تتن بودجه بردام بو بهت دابین کرن بەڕێز عەبدوڕەحمان لە ماوەی ڕابردوو وشکە ساڵی بەرۆکی هەرێمی کوردستان و عێراقیشی گرتبوو یعنی زۆربەی گوندەکان تەنانە شارە گەورەکان وەکو هەولێرش بە نمونە بهێنینەوە کێشەی کەمی ئاوی لێکەوتبووە ئێستا ئێوە باس دەوە دەکەن کۆمەڵێک بەندا و پۆن دروست دەکەن بەڕاستی ئەمانە بەنداون دەتوانێ ئەو ئاوەی کە لە پێشوودا بە فیڕۆ دەچوو کۆی بکەنەوە و هاوڵاتیان سوودی لێ ببینن تایبەت بە دروستکردنی بەندا و حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەیە کە لەو شوێنانەی کە گرنگن و پێویستیان بە ئاوە و ئاوی ژێرزەوی کەمی کردووە ئاوی سەرزەوی کەمی کردووە کانێکان وشکیان کردووە گوندەکان ناچاری ئەوە بوون کە ڕەنگە کۆچ بکەن لەو شوێنانە دەست بە دروستکردنی چەند بەنداوێک کراوە ئەو بەنداوانە ڕاستە بەنداوی بچووکن و لەژێر جێبەجێکردنان بەڵام گرنگیەکی زۆریان هەیە بۆ ئەو ناوچانە بۆی ئێمە بتوانین ناوچەکان ببوژێنینەوە بۆی لە هەموو ڕۆکانەوە سوودی لێ ببینڕێت چ بۆ ئاوی خواردنەوە چ بۆ پێویستەکانی کشت و کاڵ و چ بۆ پێویستەکانی تر ئەگەر گرفتی بودجە و گرفتی سیولەی مالی بهێڵێ ئێمە ئەم ساڵی 2022 چوار بەنداو تەواو کرا و چوار بەنداوی تریش لە ماوەیەکی کورتە تەواوە کرێ ئەگەر تەمویلی مادی هەبێ بۆ ئەو بەنداوانە کە دەمەوێت زانیاری وەربگرم کە دەڵێی بەنداو پێویستی بە پارەیە تۆ تەمەشای وڵاتانی دراوسێ بکە پارەیەکی یەکجار زەبەلاحی گەورەی بۆ تەرخان دەکەن لە کوردستانیش هەندێک ژمارە دەخرێتە ڕوو دەڵێن ئەوەندە پۆند ئەوەندە بەنداوە دروست دەکرێت ئیمکانێتی هەرێمی کوردستان هەیە بەنداو دروستکە حکوومەتی عێراق لە چێوەی دابینکردنی پارەیە بۆ ئەو بەنداوانە لە کاتێکدا ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان ڕەتە بە ئاسایشی ئاوی عێراق بە دڵنیاییەوە ئەوان لە ساڵی 2015 پلانەکەی خۆیان تەواو کردووە بەڵام بەداخەوە لە ساڵی 2015 ئەو بودجە زەبەلاحی عێراق بۆ نەیانتوانیوە دەست بە دروستکردنی ئەو بەنداوانە بکەن بەڵام ئێمە بەو دوایانە بەر لە ڕێی چەندین نووسراوەوە لە ڕێی کۆبوونەوەکانمان لەگەڵیان لە ڕێی مفاوەزاتمان لەگەڵیان ئێستا کارگەیشتووەتە ئەوە لە دوایین سەردانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ عێراق و وەفدەکانی ترمان کە ڕۆشتون بڕیاریان داوە کە چوار بەنداو لە هەرێمی کوردستان دروست بکەن دیارە بەنداو هەم بودجەیەکی باشی ئەوێ و هەم کاتیشی ئەوێ بۆ تەواوکردنی ئەو بەنداوانش لە چ شوێنێک بڵێ ئەو بەنداوانە بۆ نمونە بەنداوی باکرمانە لە دوهۆک بەنداوی منداوەیە بەنداوی تەقتەقە و بەنداوی دڵگەیە باسی بەنداوی تریشمان کردووە بەڵام بۆ مەرحەلەی یەکەم ئەو چوار بەنداوان هیوادارین جددی بێ چاوەڕێی بودجە ئەەکەین چاوەڕێی جێبەجێکردنی وعدەکانیان ئەەکەین و ئێمە ناوەستین چکەوە مافی هەرێمی کوردستانە و کارێک نییە لە دەرەوەی خەتەی استراتیجی عێراق خزمەتی هەرێمی کوردستانەکە و خزمەتی عێراقیشەکە لە کاتێکە عێراق گەورەترین گرفتی هەیە ئێستا کار گەیشتووەتە ئەوەی کە ئاوی بەحر ئاوی خەلیج تەحلیە بکاتەوە بۆ بەکارهێنانەوە لە کاتێکە ئاوی شیرینی کوردستان هەیە شوێنی گونجاو هەیە بۆ بەنداو دروستی بۆی پێویستەکانی ناوەڕاست و خوار و عێراق و پێویستەکانی هەرێمی کوردستانیش لەو بەنداوانی کە دروست دەکرێن دابین بکرێت کە بۆ هەموو
عێراقا بە هەرێمی کوردستانیش. لە نێو هەرێمی کوردستان وەک بینیتان دەیان بەندا و پۆن دروست دەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەر ئەوەیە و ئەوەی کە لە ڕابردوو بە فیرۆت چووە گڵی بداتەوە هاوڵاتیان و گونشینان سوودی لێ ببین. بەڵام کێشە تاوەکو ئێستاش لەسەر پارەیە، تاوەکو ئێستا حکوومەتی عێراق کە دەبێ بودجەیەکی باش دابین بکە هاتۆتە سەرهێڵ، بەڵام بۆ پارە ینی بە تەواوەتی کێشەکە چارەسەر نەبوو. بۆ ئومێدەین بە تەواوبوونی ئەو بەندا و پۆندانە سامانی ئاو لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش بپارێزرێ و زیاتر هەرێمی کوردستان ببوژێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.